بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. براني بروز خوشويستم إما لخزمة أم كتاب نيابا ككتاب مختصر منهاج القاصدين ودوجر كركراوي إحياء علوم الدين لبشي مهلكاتا هاتي نسر أو كتابي كباسي كبر وعجبك وكبر من بدريجي باسكر وشون علاجك دواتر هاتي نسر عجب باسي خطري عجب مانكر لسر كسي مسلمان دواتر باسي علاجي عجب مانكر وفرق كيمان لوني وانا باسكر كتكبر او انسان بسر غيري خويا كبر اكاتو خوي بي قرنتر لغيري خوي إلا اشتكى بي وايا فضلي زياتر لوانيتر ومسألة عجب هر خوي لقل خويا نق لقل غيره هر خوي لناخي خويا بي وايكا ام باشترينا ام تشاكترينا يتر سواء جاري وهي سري لعلمي خوي سورة معنى سري لجواني خوي سورة معنى كما فعلا نخوشيك يا سري لدولماني خوي سورة معنى اما جور النخوشيك بيستي بعلاج هي وعلاجكش سرتاوت من اويك انسان براسي بزانك منعمي حقيقي لهمشتك أخوة جل جلاله خوي صاحبه هيجنيه يعني مروفت شيء همشتكاني هي خوي جانا همو تسليمك أتوب رب العالمين أهر كسي اشتكاني يرايو بولاي خو عجب لناخي زور كما بيتوش كزاني خوي خوانيني والله إما خواني شخصيتي خومانين خواني دسي خومانين قاتي خومانين شاي خومانين إما خواني حشتيكي خومانين مويا بكل إنسان خوي تسليم برب العالمين أكا وبدلش آرامه ولقى الخوايا جل جلاله تعاملك هركات إنسان مسلمان لهمو نعمتك خوي بيني قد توشي غرعينا بي قد توشي ونابك عجبك كبرك قد بوشك أزاني أم صاحبيني هرشون أقر كسيك أمانتي بات دسيتو تقول لهولي أوي لفكري أمانتك بباريزي نك أوي خوا تصور كم أمانتك تو صاحبك أكيد إلالاتك رجع أمانتك أرواته تو صاحبيني حتى أفر ما أشتي بيغمريان صلى الله عليه وآله وسلم لخزمتي أوستانك أبو هريبو جرانو بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمي لن يدخل أحدا منكم عمله الجنة يكس كرده وكان خوينا يخاتنا وبهشتو ولا أنت يا رسول الله صلى الله عليه وآله وسلم توش أي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم فرمي ولا أنا إلا أن يتغمدني الله برحمة منه وفضل من يشبه ما الشواز عملي خومنا بخاتنا وبهشتوا إلا أو نبي خوي يقول برحمتي خوي دام بوشي ورحمة بيبك دوای ئەمەیەتە سەر ئەوەی وردە هەموو ئەو شتانێک کە ما يعجب چۆن چارەسەر ئەکرێن غەزالی بۆ من باسەکە ئەفەرمێ بزانە جارێ واعلم أن العجب يكون بالأسباب التي بها يقع الكبر عجب یەکێکە لەو شتانەی کە ئینسان بەهۆیەوە وردە تووشی کبر ئەبێ واتە سەرەتا عجبی هەیە بینی خۆی پێی وایە خۆی باشترینە خۆی عالەمترینە خۆی دەوڵەمەندترینە دوای لەگەڵ خەڵکە اینجا تەکەبور ئەکا بەسەر خەڵکە پێشتریش باسی چیمان کردو علاجی کیبرمان کردو چی باسی علاجی کیبر کردو بۆ ئێرە ئەشێ اینجا یەکێک لە جۆرەکانی عجب ئینسان عجبی بە نەسەبی خۆی پێی وایە نەسەبی بای ئەوەیە ئەوەندە گەورە بێت ئیتر خۆی بۆ خۆی تەسەووری ئەوەیە باشترین جۆری نەسەبی هەیە زۆرێک لە یەهود یعنی حاڵەتێکی ئەمەیان بۆ دروست بووە نحن ئەهل الله وخاصته ئێمە ئەهلی خوین و خاصەی خوین و یەهود ئەم خاڵەی زۆر تایە زۆر شانازی بە نەسەبی خۆیەوەکە هەندێک کەس یعنی وای حاڵەتەی بۆ دروستە بێ پێی وایە کە مجەڕەدی مەسائلی نەسەب ڕزگاری ئەکە پێی وایە ئیتر مادام نەسەبەکەی نەسەبێکی شەریفە تەواو ئیتر ئەم ڕزگاری بوو تەمان مەسائلی نەسەب ئینسان هەندێک جار تەجاوزەکە لە حەدی خۆیە جاري وهي كسك سيدة طبعا سيد زور قوري أولادي في غمر صلى الله عليه وآله وسلم إمام عمر ككشيكي إمام علي خواست فرمي تنها أمي لقيامة النسب لقل نصيب في غمر خواست صلى الله عليه وآله وسلم تيكلب به زور حسابه مسائل النسب كراوة زور قرنجي بيدراوة يعني إسا سيري استمكن يكيب لعلم كان علمي أنسابه
علمی ئەنساب یەکێک بوو لە علمە زۆر مەشهورەکان کە خەڵک زۆر ڕێزیان لەو علمە ئەکرد و متەداول لە بین یەکترا ئەیان هێناوە ئەیان برد. بۆیە علمی نەسەب علمێکی زۆر زۆر گەورەیە. ئەوە لەم زەمەنا مەسەلەن زۆر گرنگی نەدرێ بە مەسائل نەسەب و ئەوانە چونکە بەشێکە لە دینی ئێمە. یعنی ئەگەر ئیسلام نەبێ ئینسان نەسەبی خۆی هەر ناناسی. بەڵام ئیسلام زۆر پارێزگاری لە نەسەبەکان ئەکا و فعلەنیش پارێزگاری لێ کردوون. ئاجا ئێمە زۆر ضرورە بتوانین لە مەسەلەی علمی نەسەبە هەمیشە خۆت ژیانی باوکت ژیانی باپیرە ژیان هەتا سەروتر بە معلوماتە هەوێ لەسەری شتت کۆ کردوێتەوە لەسەری. مەسائلی نەسەب زۆر گرنگە گرنگی تایبەتی خۆی پێ بدەین. حتا ئەفەرمێ ئیمامی شافعی یەک کەس نەبوو لە ئەولادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر تاسەری جیهانە ئەو نەیناسێ. ئەوەندە علمی نەسەبی بەقووت بوو. ئیمامی ئەبوبەکر ڕەضا ڕەحمەتی خوای لێ بوو یەکێک بوو لەوانەی کە علمی ئەنسابی زۆر بەقووتە. حتا حەسانی کوڕی ثابت کە شعری ئەوت بەسەر موشرکینی قوڕەیشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری کرد بە سەیدنا ئەبوبەکر فەرمووی بڕۆن نەسەبی منی بۆ جێکەرەوە نەوەکو لە نەسەبی منیش بدات. چکە بە هەمویان هات ژیانی هەمویان ئەیجێڕاوە بە شعر. و علمی نەسەب علمێکی زۆر گەورەیە. بەڵام لە شوێنی خۆیان نابێ ئینسان بەهۆی نەسەبەوە ئیتر خۆی لێ بگۆڕێەوە بزانێ وەڵام مادام من سادەم و لە سەیدم ئیتر تەواو من هەر حیساب و کتاب لەگەڵان ناکرێ. غەڵەتە. یان ئێمەش مەسەلەن بڵێن جا نەسەب چییە؟ ئەوەش هەر غەڵەت. نەسەب گرنگی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە. نەسەبێک کە ئەچێتەوە سەر پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم زۆر گەورەترە لە نەسەبێکی کە ناچێتەوە سەر ئەو. حتا لە مەسەلەی خلافەتی ئیسلامیە خلافەتی ئیسلامیە ئەگەر دوو خەلیفەمان هەبوون بزانین کامیان هەڵبژێرین هەموو مواصفاتێکیان وەکو یەک بوو. یەکیان بەڵام لە ڕووی نەسەبەوە ئەچووە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوی تر نەئەچوو ئەویان هەڵبژێرین کە ئەچێتەوە. لە پێشنوێژیە دوو ئیماممان هەبوو هەردوو مواصفاتەکانیان وەکو یەک بوو کامیان ئەچێتە پێشەوە ئیقدامەکە بۆ ئیمامەت. طبعا ئەبێ ئەفضل بچێتە پێشەوە. یەکێکیان کە نەسەبی بەرزترە ئەویان ئەچێتە پێشترەوە. وازەحە مەسائل نەسەب لە دینە زۆر گرنگی پێدراوە. ئێمەش خۆمان بۆ خۆمان زۆر ضرورە گرنگی بە ئەنساب و نەسەبی خۆمان بدەین. بزانە باوکت کێیە باپیرت کێیە پرسیارکە لە چه عەشیرەتێکە چۆنە ئەبێت چاوە کرابێتەوە معلوماتی کامیلە هەبێ. تۆ تەسەوور ئەکەی لە مەسەلەی ئەنسابە حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە هیجرەیە ئیخوەی دانەمەزران برایەتی ئەنسار و مهاجرین دانەمەزران لەسەر چه ئەساسی دامەزران. یەک دانە نەبوو بکاتە برای دانەیەک لە ناو مەدینە ئیلا نەسەبیان کردوێتەوە یەک. هەر یەکێک لەو ئەسحابانە بگرە سەیری نەسەبی کە با بڕاتە سەرەوە. ئەمە خەڵکی مەککەیە. ئەمەی تریشیان بگرە خەڵکی مەدینەیە ڕۆشتۆتە سەرەوە نەسەبەکەی لە شوێنێکە یانە لە یەک. بۆیە بڕیاری داوە ئەوە بکاتە برای ئەوە بکات جا ئەلویا بۆ دەرەکەوێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم چەند وردەکاری کردووە. نهاتوە ئەم کەسە غەریب بە هیچ شتێکی ئەم ئاشنا نەبیکاتە برای نە ئیلا شتێکی تیا بۆ قەرابەتێک شتێکی حیساب بۆ کردو لەو بینە. بۆی ئێماڵێن نەسەب یەکێکە لە دەردەکان ئینسان تووشی عوجب و کیبر و ئەوانە ئەکە. بەڵام لەگەڵ ئەوەشە خێرێکە لە خێرەکانی خوا کە بە کەسێکی عەتاکە. هەژاری مکریانی ئەفەرمێ هەر کەس هەڵ ئەسێ ئەڵێ هەر کەس هەڵ ئەسێ ئەڵێ باوکم وا بووگە کەس شیاکە ناخوا بڵێ نان بووگە. ئەڵێ هەر کەس هەڵ ئەسێ ئەڵێ باوشی من ئاوا بوو ئەڵێ کەس باسی خراپەکە ناکە کە بیر لەوە ناکاتەوە باوکی یعنی لە زەمانێکی گرانی وایە ئەژێ حچی دەست نەئەکەوت بڵێ وەڵا کاکەگیان ئەمە نانی وەختی خۆی بوو وەڵا باوکم ئەمەی خوا منیش ئەمە ئەخۆم. لەوانە گوێ نادە بەڵام لە شتی ترە فەخر ئەکا بە باو باپیرەوە. پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم یعنی فەرمووی بە فاتیمە فەرمووی یا فاتیمەتو ئیعمەلی وا فاتیمە ئیش کە ئیش خۆمانۆکە. من ئەخ چەند قەداست هەیە لە بینی یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ تەسەوور کە ئەو قەرابەتە بەقووەتە چەند فاتیمەی خۆشویستووە چەند جار فاتیمە هاتوێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هەموو جارەکان لەبەری هەستاوە ئەوەنەی ڕێز لێگرتووە. لە ڕێوەتێکا فەرمووی هەموو جارێ دەستی ماچە کرد لە شوێنی خۆیان دایئەنا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم. دەی لەگەڵ ئەوەشە ئەی فاتیمە ئیشکە من لای خوا حەج بۆ تۆ ناکەم. وازحە لەگەڵ ئەوان نەسەب فەضیلەتی هەیە گەورەی هەیە. جارێکیان زەیدی کوڕی ثابت و ئیبن عەباس هەردووکیان پێکەوە بوو.
أفرمي زيد كري ثابت طبعا يكي لعلماء أمت أفرمي أوا رشوي أسبكي ابن عباسي قرتو الله وتيان شون أوا رشوة كيبو أقري فرمي أوا أمر من بيكراوا لقل أولادي بيغمري خويا صلى الله عليه وسلم بجولين لقل نسبي أوا أمر من بيكراوا تعاملك أفرمي جاري كتير ابن عباس رشوة أسبكي بو أقرتو ابن عباس أي توبو أماك أو كردي أوا لبر أوتي أوا أمر من بيكراوا لقل علماء أمتها تعاملك زين شن أو قرنجي أداب لا نسبك أو قرنجي أداب لا علمك ها خلق فيري آدابك بوي أمن نسب لا منو زهر قرنج أكو أمتي في أمر يخوى صلى الله عليه وآله وسلم نسب زهر قرنج علمك بوا سيري أستمك كان همجك كذب كذب وقتی خوی منال بون انو هیچ کس حاو پشتی خوی بزنه اچه بهشت وهو منال مشهور نازم مثل مشهور بیان زمانی اما وهو دائما لبیری او چون حاو پشتی خو من لبرگ او هو کارکیش خو لخو نهاتو تنها بو تشجيعي خلق بو هنداني خلق بو نسبي خوي بزانه چون هاتو چی بو چکاره بون زور نخوشی هی انسان اتوانه بهوی بینینوی نسبی خوی چاره سریک زور صفاتي برز هي هستي بي اكا امكس يعني اسا تو بير كرو اگر بيت بلن كاكا بابيره بياغو ام صفتاني تياو لخوتو شتي لدلتا دروزه بي ام صفتاني بابيره جيبجيك بوي انسان دائما لما سرين نسبها ابي كم ترخمينك وزيادة رويجنك هردو سرك بوي من جاري وهو دوستم هو يعني للسادة او السيدة او لا بيغمر صلى الله عليه وآله وسلم ونسبي ثابته جان نسبت شيء عزيزي مالا نسبت شيء راسة تو اوان دخرا بكرا ولا قبل نسبة تو اتيه كل قطعي كي بلام نسب زور قوري وزور حسابي بو اكري لدينا اواني هيج حسابك نبي لا حساباتي هي اي لبرانبروا باشا اگر كسي بيقول والله كاكي جمع دام من نسبة توشي عزب وتوشي كبر وتوشي نكردني كردو أماني كاما خطرة بوي لو نيوانا أبي نيوان جيريكي جوان هبي لمسالي النسبة بوي يكيك اللي هو كاركاني عجب ودي للنسب بيوايا أو كسيكا وشريفة نسبك شريفة بيوايا شرفي آباء باو بابير راك رزقاري أكن نجاتي أبي علاجي شيء علاج أبي أما باش لدل يبجسميني هر كاتي أم بيتشواني باو بابير جولا وبيوابو أقاتا أوان أو زور جاهلة أوان باشتيق يشلون تأبي وإن اقتدى بهم فإنه لم يكن العجب من أخلاقهم أجر هاتوا اقتداء بوان كردوا أو أنا أو كاتا عجب لا أخلاق أو أوانية عشان كبيع عجب كابوي أوانه أوان أصلا عجب ينبو باو بابير خل كان إخواناز ديندار أبي إنسان لخوي بترسل لخوي لمسألة عجبة يعني تو سبحان الله لمسألة نسبة رجوك والله كابرا بياوتي أكل وسر أي حمامه واختي خوي مشهورة بالضبط أوايا تو خوتي هيك النبي بلا والله أو أكم الشعر كابيوم بإمام الشافعي فرمي إن افتخرت بآباء لهم شرفوا قلنا صدقت ولكن بئس ما ولدوا أجر فخرك بابا وبابيرك والله وانا بياوي قوربون الله مخوار راسك والله مخوار خرابيان للي دايقوا ما شكتوي واضحة لبرو مسائل أبي أقال لي بإنسان أو تصور نكايتر شرفك يكسر رزقاريك نخير وإنما شرفوا بالطاعة والخصال المحمود أصلا شرفي أوان بتشيبوا قوري نسبك يعني ككسيكي ناوداري بهوي سيو بهوي طاعتي خو بهوي أخلاق برزاني تياتي إنك بمجرد نسبك هجنية إن أكرمكم عند الله أتقاكم لكردستاني خومان موسى عبد الكريم مدرس عائلي أوان خلاكين تصور كان عائليكي مشهور عريقي ناوداري كردستان أوانين بويا بيغم موسى عبد الكريم مدرس خوي لكيو لدايق باوكي لكيو لدايق ولا تكي لمنطقة خرما دايكي خلقي سورة جوية لمنطقة بيانجان باشا باوكي مثلا لا عشتي جافي قروكا يعني تو سير أكيها ليو وربو أوي بتشوبو أوي ألان بوشي باوكي ليو لدايق بو يعني هو كاركي مردار بون ليو بون بلام تو سير كخوي هات حتى ما صار كي مدرس
حتا ئەشچێتە بیارە نەسەبی خۆی بە تەواوی نازان چکە هەتیو بۆ گەورە بووە نازانێ ئەزانێ باوکی تابع بە شێخی عەلاءەدین وانە بەس نازانێ زیاتر لەوە چاوی نەکراوەتەوە دوایی وردە لە بیارە ئەڵێ کە خەبەرم زانی چوم نەسەبی دایکم دۆزیەوە خەبەرم نارد نامەم نارد بۆ بزانم کەس ماوە لە پیرەکان کە باوکم بناسن لە عەشرەتی خۆمان اینجا ئەڵێ چوم لەوێ ئەوانیشم ناسی هەموویان کۆ کردەوە دوای ئەوان هاتن سەریان لە مندا من چوم بۆ لای ئەوان یعنی وردە نەسەبەکەی خۆی ئەدۆزێتەوە هەمووی ئەنووسێ کە بۆ کوێ ڕۆشتەوە چۆن بوون و نەسەبەکە بوو ئێ باشە خۆ ناوی هەبوو نەبوو ئێستا ئەولادەکانی فەخر ناکەن بۆی کە ئەولادی فەخرەکە کە ئەڵێ وەڵام من ئەولادی مەلای عەبدولکەریم مدەڕیس مەسەلەن کابوو لە نەبوون هەر هیچ نەسەبی نییە هە نەسەبێک بەهۆی چیەوە دروست بوو لێرە بەهۆی فەضیلەتی عیلمەوە بەهۆی ئەخلاقی بەرزەوە بۆیە فەرمێ چی ئەفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم کام لەخوا زیاتر ترسە ئەوە کەریمتر و بەڕێزتر و ئەوە گەورەترە لای ڕەب العالەمین پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی یا فاتیمەت ئەی فاتیمە لا ئوغنی عنکی من الله شەیئا هیچ ئیسفادە پێ ناگەم لای خۆ فرێ خۆکەوەی عەمەلی کردەوە بکە فإن قلت إنما يرجو الشريف أن يشفع فيه ذو قرابتي احتمال بڵێ کاکە خێر خۆ من کە شانازی ئەەکەم بە مەسەلەی نەسەبەوە خودی نەسەبەکە نییە من شانازی ئەەکەم بە مەسەلەی چیەوە یعنی بە مەسەلەی ئەوەی کە ئەوان بەشکم شەفاعەتم بۆ بکەن چونکە هەر کەسێک هەفتە لە ئەقربای خۆی شەفاعەت بۆ کە احتمالێکی لە هەفتەکان من بەرم بکە ئەڵێ فالجواب أن كل المسلمين يرجون الشفاعة مسألة الشفاعة شتيكي ترى هم إيمان دارن أو حالتين هي هرتونيت هم كز أم رجائي هي باو بابيري وقد يشفع في الشخص بعد إحراقه بالنار هند جار شفاعة أكري لحقي كسيكا كتشاكسوتين رابا آجر وقد يقوى الذنب فلا تنجي الشفاعة جاري واشي قناك أو ندقوري الشفاعة فريك سكنك يقوم هم حديث الشفاعة ما أنهم بيستوكما يعني ككوان أكيتو أبيني جاري وهي كردويك صالح بو كسيك شفاعتك جاري كسيك غريب يا شفاعتك أبو أمكس رفيقك شفاعتك أبو رفيقك خزمك بو خزمك مسائل الشفاعة بابك واسع وقوري بويا ئێمە کە باسی وەکەی ئەڵێن عجبت نەبێ بە نەسەبت باسێکە باسی شەفاعەت نییە احتیمالە گوناهێکی وهات کردبێ ئەوە دەخوا بە عەزەمەتی و بە ڕەحم و بە کەڕەمی خۆی لێ ڕەنجابێ دەیان کرد لە خزمەکانە شەفاعەتەوە بکەن بەهاناتەوە نییە لە صەحیحەینا هاتووە ئەبوو هورەیرە بۆمان ئەگێتەوە لە پێغەمبەریانەوە صلی الله عليه وسلم ئەفەرمێ کوڕە هیچ کامێک لە ڕۆژی قیامەتە نەگەنە لای من کاتێکە بەسەر گردنتانەوە وشترێکەیە و هاوار ئەکا هاواریش ئەکا ئەڵێ یا ڕەسوڵ الله وشترەکە ئەقیڕێنێ ئەمیش هاوارەکە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەغیثنی فری ئەمکەوە فأقول لا أملك لك شيئا قد أبلغتك حشتێک من ئیسفادە بە تۆ ناگەم چونکە من بەلاغی خۆم کرد پێم وت واتە کەس نەچێ شتێ بدزێ و لە ڕۆژی قیامەتە بیدەنەوە بە کۆڵیە اینجا هاوارکە لە ڕۆژی قیامەتە جا سبحان الله فەرمێ غیلەیەک وشترێک هەرچی دزی ئەم کەسە سبحان الله وەکو هێمایەک لە ڕۆژی قیامەتە کەوێتە سەرسەری بەرزە بێتەوە عالەم ئەیبینەوە فڵان کەسی دزە ئەفەرمێ نییە کەسێک بۆ شێوازە دوای لێ هاوارکە بڵێ ئادەی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فریام کەوە فریاکەوتن نییە ئەفەرمێ ئەو کەسێکەوە ومێدی وایە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم شەفاعەتی بۆ بکە یا خزم و کەس شەفاعەتی بۆ بکە و ئیتر پەلاماری گوناهەیە بەمدی و بۆ دیوە وەکو نەخۆش وایە نەخۆش کەوا نەخۆشە لێ من ئەکراوە نەکەی ئەوە نەکەی ئەوە نەکەی پەلاماری هەموو جۆرە شەهەواتێک بدا بڵێ وەڵاهی دکتۆرێکم هەیە ئەوە نەزیرەکە نەبێت دکتۆریشی زیرەک بێ مەهماکان کە پەلاماری هەموو شتێکە ئەکەوی تاو ئەبی ئەفەرمێ اجتهادی طبیبەکە دکتۆرەکە مانوبوونی ئەو هەندێک لە نەخۆشیەکان چارەسەرەکە خۆ هەمویان چارەسەری پێ ناکرێ وە ئەبێ ئەم کەسە خۆی بۆ خۆی بگرێتەوە هەتاوەکو ڕزگاریە بێ ئەفەرمێ ئەمەمان بۆ ڕوو نەبێتەوە کە ساداتی ئەصحاب
رضا و رحمەتی خۆیان لێبێ زۆر لە ئاخرەت ئەترسان. يعني سبحان الله مسألة أصحاب أخوانيته كتاب الداء والدواء ابن القيم زوري هنا. يعني إمامي أبو بكر إيماني بقدر هم إيماني أمت كسي الله خوز قد تعلموا يوم بسني كسي مسلمان بس حسابهم لقلا نكره. يعني أبيني الصحابة إمام عمر كله قال الله قريه أو إذا بدم هوا على خوز قام كله قال الله بس نقش مع حضوري خو محاسبة منك آخرة ترساون. أفرمكاتي أصحاب أبيني السادات يعني نك أصحابي يعني أوش قورة كان إمام أبو بكر إمام عمر إمام عثمان إمام علي كأمانة أبيني ترساون لآخرة وخميان وبسنة وآقروا أي باشا أبي السائري أوان شون بي إيمة شون بين يعني أو بوشي وازبنا إيمة شون بين. أفرمي أو طبعا أو بشيكي زور خطر إنسان بيوابي نسبكي أو عند جرينجا أبيت الشفاعة كاروي كابو أجر هاد أعمل لمشي خويا دانا عمل كردوا عجب دروز نابي هول أدام كردوا خوي بكا نقوي كا هول بدا خوي بابا بيرو حلواس يكي تلا جورا كان عجب أو إنسان رأيكي هبي رأيكي غلط بك شي زور بلا مهم به. أفمن زين له سوء عملي فرآه حسنا يعني كده وخرابك بجوانا بين. والله إنسان دائما بلا دعاء بك أخويا قناها كان لبيش شوام شيرين مك جوان مك شكو تواتو كبا حسن بينيد ايكي بجوان بينيد ايكي. وعلاج هذا أشد من علاج غيره. أمجرك برأي خطأ خوي وأمانة بي وإيشك خوي زوزو التواوز زهر وزحمة علاجك. فإن هذا متى كان معجبا برأيه لم يصغي إلى نصح ناصح أكا معجب برأيك خوي وتجول كزنا. فكيف يترك ما يعتقد نجاة بي وأم هيش غلط يخوي النجاة يا لآخرته لجهنم بس قال لك تبرجتي جوب كزنا كده. أفرمي علاجي أما بعام أويك بهيش وازي إنسان مهتم نبي بالرأي خوي هيج كرني ولا بي وأنا بأمر رأي خوي يتلصت وصواب وهر أما طواب مغرور نبي بي إلا ما قد دلك قاطع الكتاب والسنة يعني دلك عقلي زهر بقوتي هبه تاكو قناعتك أو أبو دروز بي. إن جاء أمي بشي ودسك بشي اللي قال أهل علم داني شيء أبي ممارسة كتاب والسنة كبقرة إن جاءت وانا طبعا أم حالته بوغن زوزو دروسي جاري وغنجك بي واي خوي حجي نيشتوتو يعني تو ورداني شبزانا والله جاء ما أصاب بوش دانش خو من هيج استفادة ناك خو هم يأزانم طبعا بعم أم خاصة لنا وحلا بجاهي بزور أقمل لي بيمان واي ملاين بيمان واي عالمين بيمان واي هموشتاك أزانين واجنين لحقيقة شكا بابي علم بابي شي قوريه بخوا مهما كان عالم بيسر بقول أسمانه بجاري ولا من الله إسفادك مشهور إمام الشافعي لشوانك إسفادك إنسان قد خوي بشان ندايا ونزانك إتبلا والله من توكمينية جاء أم حالة دروس أبي طبيعية جنجك خوي كومال الرأي بدروس بولا نيج بداية كسواناك يكاك النجاك بوشيناك الرجل رولا فضل جماعة قد أروى يعني أجا بي بستحوجر أن نجد باركته وكو إمام الزهري فرمي هيشتا ما في نجد جماعة كنت إن جاء أو رحمي خوالي غل جمع مسلمان نايكا بتاكد بس الإنسان نايكا بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمتي إنما الذئب ها يأكل من الغنم القاصية قرق للمرة جاوا أخوة كل ولا عقل بورا خيشي دين داري خود بيوي أمشتي خوي إتتوا على إقامة حجة كم لسا خلق أو دوستك أي والله إقامة حجة كل لسا باوكم كافرة كل بخادري خوا إقامة حجة جايتو أصلا شروط إقامة حجة كي إقامة حجة أو شونو بجنج أم حالتي زور بتروس بتوشي حالتي شي بدروس بعجبك بيوي لناخي خوي وخوي زور مسيطرة فكرك خوي بيروكك خوي عقلي خوي بس حسابه وانا كحسابه هشتي كترناك كأما هلايك زور قوري وزور وعلاج هذا أشد من علاج غيره زور وزحمة دوكسان شار سربي أشكتو نات نازاني لكيو قصي لك الله
جارێک لەگەڵ دۆستێک لە خێزانی هاتبوون وتی ماڵسا پێشتر تەلەفۆنی وتی بەشکم بڕێ ئامۆژگاری شتی بکەیت باسی دوعام کرد وتی بەخواوانە دوعام کرد بۆ ئەمێردە هەر چاک نەبوو باسی دڵسافیم کرد وتی بەخوا لەم سەرجار لە من دڵسافتر نییە هەرچیم باس کرد ئەو سەری لێ گرتبووم ئەوانە وتم دەی بڕۆن تا ئەتوان شەڕکەن باش هەرچی بڵێ تۆ بڵێ لەو سەر هاتووە بڵێم دوعاکە وەڵا کردومە بڵێ ئادێ سەدەقەکە بڵێ کردومە بڵێ دڵێ پاگە بڵێ وەڵا تەواو کردووە هیچ نەماوەت جارێک باسی قۆناغەکانم کرد بۆ نەفەرێک کە ئەویش خێزانی تەلاق بە وتم کاکە لە شەرع ئەوەش تەلاق نادرێت تۆ ئەهلی سوننی ئەهلی سونە ئەگەر بیانە هیچ گوناهبار نەبن لە مەسەلەی تەلاقا بێ بۆ شێوازە تەلاق یەکەمی خێزانی ئەدا لە کاتێکە خێزانی لە طهرایە لە حەیزان نییە لەو طهرەشە ئەم سەرجەیی لەگەڵا نەکردو تەلاقی یەکەمی ئەدا چونکە ئەگەر لە حەیزە تەلاقی بە هەر بدعەیە گوناهبارە بێ لە طهرێکە پاکێتیەکە و ئەفرەتە تەلاق بکە باڵێن سەرجەیی لەگەڵا کرد بێ هەر عینەن بە هەمان شێواز گوناهبارە ئەبێ ئەوان نەبێ ئینجا نابێت تو ڕەش بێ بیری کردوتەوە جوان بڕیاری داوە ژنە تەلاق ئەمە خاڵیەک دووەم دەی بە هەمان شێواز سێهەم بە هەمان شێواز ئەی پێش ئەمانە خۆ هەر ئەوان نییە ئامۆژگاری ئەم پیاوە بۆ ئافرەتە بە قۆناغەکانی ئامۆژگاریە تێپەڕی کردو دوای قۆناغی ئامۆژگاری ئەم ئافرەتە هەر مەسەن نەهاتۆتە سەر ئینجا ئەم پیاوە هاتووە بیری لەوە کردوتەوە کاکە بە نەفەرێکی تر پیاوێکی عاقڵ بێ قسە لەم قەزیە بکە حەکەمێ لەوان حەکەمێ لەمە وەرە هاتوو ئینجا لە ئەخیرە ئەوەش تەلاقە درێ یعنی بە یەک کۆمەڵ قۆناغە تێپەڕ ئینجا تەلاقیە ئیدە بەخوا ماسە هەموو ئەوانم تەواو کرد اینجا مثلا کاکە مدەتی قسە لە خێزان تامەکە و قەینا ئەگەر بڕۆکی کەمیشی لێ بیت و ئەوانە دەی ئەمانەوەتی وەڵا هەمووم کردووە یعنی ئەمانە هەمووی تەواو کردووە ئەوە هەموو تەواو کرد ئادی چۆن ئامۆژگاری کرد چۆن مەوەسا پیاوە ئامۆژگاری ژنەکەنێکە پێم وت ئەوا بکە ئەوە بکە دێت وەڵا ئامۆژگاری نی ئامۆژگاری کاتی خۆی هەیە شوێنی خۆی هەیە شێوازی خۆی ئەبێ هەمووی تەنفیزکەی کردوتە جا مەوەسا کێ تەحەمولی ئەمەی هەیە تم دێ گوناهباری جا ئەم مەسەلە سبحان الله کە ئینسان پێوا بوو ڕەئیە غەڵەتەکەی خۆی تەواوەتەوە جاری وهەیە سێرەکەم ژنە پیاوە تەلەفۆنم بۆکەن ماوەساوە ئەو مەسەلە چۆنە مژێک سەزانم لە شەڕەوە ئەم قسە کراوە ئەوانە ئەو مەسەلە ماوەسا ئەوە خەتای منە یا خەتای خێزان ئیساڵم هەردووکتن چونکە ئەو شەڕە وای لێ ناتوە تەلەفۆنەوەم بکرێ ئیلا بە خەتای هەردووکتانە نەبێ ئەی چۆن ماوەسا ئەی نابێ حکمی خۆیەکی کیان یەکلا کاتەوە وەڵا هەردووکتان یەکلا کاتەوە وتان مستحقی دارکارین باشە یعنی بۆ چونکە ئەم عوجبی هەیە بە ڕەئیەکەی خۆی ئەوی عوجبی هەیە بە ڕەئیەکەی خۆی بەڵام عمومی پرۆسەکە خۆ بۆ هەموو مکەسەراتەوە نەجاحەتی هێناوە جارێک لە زانکۆ کچێک ئەوەی کە ماوەسا من زۆر ڕخنم لە باوکو دایکم هەیە کاکە نەئەزان پێکەوە قسەکە نەئەزان دایمە شەڕە چەند ساڵە پێکەوە وەڵا نازانم کورەفە مناڵی گەورەتان چەندێک خوا 35 ساڵاوە بێتم دەی لەوە 40 ساڵی پێکەوەم دایک و باوکە زۆر ناجیح بوون 40 ساڵ بۆ ململانەیە بێنێەوە نەجاحەت توانیوانە ماڵەکە برن بەڕێوە باشە کەسیش تەنازلی دەکرد لە ڕەئی خۆی وادی ئەمە بەستەکەم یعنی سبحان الله ئینسان ڕەئی غەڵەت کە ئەمە عوجبی بۆ ڕەئی غەڵەتە بوو عیلاجی زۆر زەحمەت ناکرێ هەرچی ئەکە عیلاج ناکرێ سبحان الله بۆیە لە ئەو مەسئلەی عجب بۆ ڕەئی غەڵەت دەبێت زۆر ئاگامە لێ وتاتی گەنج فکرێک ئەبینی زۆر ئەو مەکە بۆ سە احتیمالە غەڵەتی تیا بێ خۆت چییە بۆیە ها سێرکەن تەعەسسوب دروسە بێ کابرا سەلەفی ئەڵە تەواو هەر دوای ئەم سەلەفیە بە سۆفی ئەڵە سۆفی تەواو دوای بە دەرێژ ئەڵە ئەمیان تەواو دوای باشە حتى هەر ڕۆژی قیامەت هەر ئەڵە تەواو و ناتەواویش بۆ چونکە ئەمە فکرن ئێمە هەمومان ئەبێ کولی تەعەسسوبمان بۆ ئیسلام هەبێ بەڵام بۆ هیچ فکرێک تەعەسسوبمان نابێ چونکە ئەو فکرە احتیمالی غەڵەت من ئەمە دینداری خۆمەکەم محاولەی خۆمەکەم هەوڵی خۆم ئەدەم سیلکێکم گرتوتە بەر ئەمە بەخوام بگەێنێ هەڵەو کەم و کوڕێکیشی احتیمالەت یابێ خۆمە زادەی فکری ئینسانە بۆیە حتى ئەگەر تەسەوور کەن لە مەسەلە عوجبە ئەگاتە ئەندازەیەک جاری وایە خەڵکی لەسەر ئەکوژێ ئەوە لەگەڵ فکری منە نایکرێ ئەبێ بە شەڕ من بیرمە گەنج لە مزگەوتە لەسەر شتی بچوو بچوو ئەو بە شەڕ خۆجارەوە شەڕ چەقۆژ ڕوێدا
باشە چی وەڵا ئەو تەلەبەیەکی لەو دزیوە وڵات چی خۆ هەمان بە حساب ئیش بۆ ئیسلامەکەین ئەوە هۆکاری عوجبە ئەو عوجب بە فکری خۆی ئەوش عوجبی بە فکری خۆی کاتێک گەزانیتەوە هەردوو لە ئەکەوت ئێستا شەر ئەوە یعنی گەنجێک هاتووە لە مێشی خۆیان دایناوە ئەوەی دەنگیە کافرە هەیە سەحالی باشە پێی وایە لە مێشی خۆی ئەڵێ ئەمە تەواو ئیتر ئەمەی کردو بە قیاسی خۆی ئەوە کافرە ئەو منطقە ئەو ڕێگە هەموویان کافرە ئەم لایتر ئەوە باشە یای بە منطقە کافریەکە بە زەمن کافریەکە ساڵی ئەوە نەبووە ناومی کافرە بۆ چونکە عوجبی بە ڕێیەکەی خۆی ئەگەر ڕێیەکەش خەتە بێ ئیتر ئەوە هەر مەپرسە عیلاجی زۆر زەحمەتە بۆیە فەرمێ جارێ لە سجنە هەموو ئەهلی سجن کۆبوونەوە نەفەرێکیش لەم بەرەو مناقەشیان بوو لەسەر مەسەلەیەک ئەم بە تاقی تەنها شتێکی هەر هەموویان کاکە وان نییە ئەی هاوە نەخێر نەمیشە کابرا بۆ باسکردنەوەی مەقەسەکە شووتی مەقەسەکە وانە بوو جارێ ئەڵە کابرای بوو زۆر ئینکار بوو خانەقای بیارە ئەڵە وتیان کاکە شووتی بەچی لە تەکرێتی ئەو مەقەس کورەبا بۆ خاتری خوا مەقەزیەوە چەقۆیە ئەڵە شێخ فەرمووی بڕۆن شووتێ بێن بە چەقۆ بۆی لەتکەن با فێر بێ ئەڵە شووتێکیانەوە چەقۆیان لێەوە ئەوە لەتیان کردوتی ئەوەتە تی ناوەڵە هەر بە مەقەس تی کورە بڕێکی لێن بە بڕێکیان لێوتیان بەچیوتە هەر مەقەس کورەوتی خەنە حەوزەکەەوە بە هەناسە نەیە ڕخستوان نا حەوزەکە پەنجەی دەرێنەوە ئاوایە کرد هەر بەقەس ئاژە چاری لەو ئاجا سبحان الله ئینکار زۆر خەتەرە لە مەسەلە یعنی ئینکاری زۆر مصیبەتە سەرچاوکەی و عوجبە یعنی پێی وایە فکرەکەی خۆی دەوام مسلم ئێکە پێی وا بۆ ئیتر تۆ پێم حەل ناکرێ پێ چارەسەر ناکرێ جا سبحان الله خەتەرترینیان ئەم ڕەئیە غەڵەتە یعنی کە مەسەلەی ئەم ڕەئیە غەڵەتە هاتە پێشەوەتەوە والله ئینسان کوێرە بێ کەڕە بێ نابیسێ نابینێ لەبەرە ئومێدەکەم خۆی گەورە ڕزگارمان کرد لەم فکرە خەتەرەی کە لە مەسەلەی ئینکارە هەیە کە سەرچاوەکەشی لەکوێ سەرچاوی لە عوجب ئەی باشە طبعا لە مەسائل علمیشە سبحان الله يعني تۆ ناتوانانی ئەم بەرامبەرە قەناعەت پێ بکەی چون کۆمەڵی خاڵی داناوەتەوە لەیلاناتە ئەفەرمێ ئیمامی عەلی ما ناقەشەنی جاهل إلا غەلەبەنی هیچ جاهل لە مناقەشەی لەگەڵ نەکردم ئیلا زاڵ بۆ بەسەرمە ئەهێت تێناگەم وما ناقشني عالم إلا غلبته إلا غلبهم كردو بسر شيا بسر أو كسيكا عالم بو تيم جان وتواني متيجا بس جاي لك نتوانا جاء ويسجد كم عرزة كردن أفرمي همويان هاتن بلا ما سعيدي نورسي جاء كاكا تو حاكم ما بيا صالحي بشكم ليك ما انكيتو الله وتي أمر راسك أميك بتاقي تنهق سيك وتي نموت كاكا نموت هەموو ینی بۆ ڕاو نەجات و بێدەنگ بوون و کەب هەر کەسێک و شوێنی خۆی دوای چەند کەسێکی عەقڵ هاتن تی قوربان خۆ ئەوە وا نەبوو تی کورە منش بهاتمەتە لە ئێوە هەر ئەو قەناعەتی نەکرێ و لێوە وەسا و بە تاقی دەرا بەراباودە بەرابە بریش ئەوەس بەس ئێستا هادی ئەم کردنەوە هادێ جەوەکە هادی بۆ دڵی ئێستا قبوڵی حەقەکە ئەڵە دوای وردە ئەم کەسە دڵی قبوڵی حەقی کرد زۆر گرنگە ئەم مەسەلەی ئینکار یا مەسەلەی عوجب ئینسان بە ڕەئی غەڵەتی خۆی چارەسەر کرێ بەڵام زۆر بە زەحمەت چارەسەر کرد بۆیە وەرە پیاوێکی گەورەی وەکو غەزالی فەرمێ وعلاج هذا أشد من علاج غيره ئەم جۆرە لە عوجب علاجی زۆر زەحمەت أفرمي والأولى لمن لم يتفرغ لاستغراق العمر في العلم ألا يخوض في المذاهب أو كسيك هم عمري خو إلا بينا علم سرف نكردوا وباشا نچێتە قوڵای مەذاهب و ئەو وایوت و ئەم وایوت وەکو ئەم ڕۆژەی ئێمە وا چاکترە بۆ ئەم کەسە ئەو لا وایە ئەو سەرئێشەیە تووشی خۆی نەکە ولكن يقف عند اعتقادي في الجملة بعام جملة اعتقادي خوي شونا بوسي للسري وزول للسري نروى وأن الله سبحانه واحد لا شريك له خوا جل جلاله تاكو تنهاية ليس كمثله شيء وهو السميع البصير وأن رسوله صادق فيما جاء به ويؤمن بما جاء به القرآن من غير بحث ولا تنقير أفرمان بعموم إيمان بين أخوائك تاكو تنها وشريكي نيو وهيج هاوينيكي نيو سمع بصيرة بيغمريان صلى الله عليه وسلم صادقة أو كهناويتي إيماني بهم قرآن هبه لي نقولته ودنوق ليرو لوين ندا
زمانی خۆی لە تەقوا و ئەدای تاعات و ئەوانە سەرفکە، ئەوەی کە بچێ قۆڵ بێتەوە لە مەزاهیبا و اینجا خۆی هەوڵ با دەی قسانێ بکە کە نایگاتێنە لە نەتیجە هەلک تیاچی بەخوا تیاچی. بۆی ئەم زەمانە بەڕاستی ئەم قساناڵە ئێستا کردوێتی ئیمام. تۆ چەند گەنج ئەبینی نەک عمری سەرف نەکردو، ئەگەر عمری بکەیتە 1000 بەشەوە بەشێکی با عیلم سەرف نەکردو، کە چی قسە لە مطەوەلاتەکە، لە کوتوبی زۆر گەورە ئەکە، لە عولەمای زۆر گەورە ئەکە. بۆی ئەم جۆرە عوجبە زەحمەتە چارەسەرکرێ، بەڵام ئەوێ بەڕاستی ئینسان بشزانێ کە ئەمە نەخۆشە و بەشێکە لە مهلیکات. ئەگەر نا معقولە تۆ کەس بە شایانی ئەوە نەزانی دەرسی لا بخوێنی و کەس بە شایانی ئەوە نەزانی نوێژی لە پشتەوە بکەی، کەس بە شایانی ئەوە نەزانی کە قسەی لەگەڵا بکەی، کە ئەی تۆ خۆت چیت چکارێت؟ طبعا ئەو جۆرە کەسانش بە حەیاتی داوا بانگوازیان پێ ناکرێت، یەک کەس ناتوان لەسەر دەستیان هیدایەت وەرگرێت، چوە عەقڵیان زۆر بچووکە. من خۆم ئەو دەردەم بینیوە گەنج بووم لە سلێمانی، یعنی پێم وابوو شاری سلێمانی کەسێک تێنێ من دەرس بە من بڵێ بڕوا ئەکەن، حدا ئەنیشتم بیرم ئەکرد باشە من دەرس لای کێ بخوێنم، هەر کەس مێنا مستەوای بەقەدەر خۆم نەبوو لای خۆم. ئەڵێ کابرا چوو بۆ داوای ژن، پێیان چی کردوەتی؟ وەڵڵا 150 تەواو کردو. قسە ئاخر چی کرد لە 150 تەواوەتی؟ خۆم ڕازیم. باشە هێشتا حەجی نەکردو هەر لە ڕێوە. باشە من شەر ئەوە بوو، خۆم لە دڵی خۆمە پێم وابوو وەڵڵا هەموو شتێکم بڕانوەتەوە و کاکە کەس هاوتای من نییە و هیچیش نەبوو. دوایی تێگەیشتم هەرچی لەو شارە و هەر هەمووی لە من عالمتر و هەر منی تێم جاهل بووم، بۆیە عەقڵم ئەوها بوو، ئێستەش ئەوها. لەوە بەڕاستی ئینسان ئەبێ زۆر بە وریانە تەعامولکە. بڕۆ ئەکەی یعنی کەس هەبووە یعنی ئەوە عقوبەی خۆیە، وەو لێ بکە لە مزگەوتە دوور خاتەوە، لە جەماعەتە دوور خاتەوە، لە جومعە دوور خاتەوە، فکر هەیە جومعە ناکەم. ئەرە کاکە جومعە بۆچی ناکە؟ ئەی هاوار وەڵا کەسیتیان نیە شایانی ئەوە بێ، دەی زەحمە بە جەنابە شایان بە فەرموو بچۆرە سەر مینبەر و بە ئەم عالەمە بێ بە دواتەوە نوێژکە. جا من چۆن ئەگەمە ئەو مستەوای؟ جارێک بە دۆستێکم وتم باشە تۆ بۆچی نایی بە مەلا ئەو هەموو خوێندووە؟ وتی جا خوا من ئیستحقاقی مەلایەتیم هەیە. تو ئەوخوا ئیستحقاقی موسڵمانەتی هەیە؟ ئەگەر سەیری حەقیقەتی ئیسلام و موسڵمان کەم وەڵڵاهی کەسمان مستحق نین، دەی بەوازی لێ بێنین، دە بەخوا مەلایەتێکە ژاوە کەسمان مستحق نین، بەس کەس نییە دەوەرە پێشەوە کەلیمەی خەڵک فێرکە باشترە لەوەی کە لەو دوورەوە دانیشی هەر قسە بکەیت و هیچیش پێ نەکرێ. دەورە بەڕاستی ئێمە لەم زەمەنەی خۆمانە پێویستمان بەوەیە ڕەگ و ڕیشاڵی عوجب لە ناخمانە دەربێنین. بڕۆ جوهدی خۆت سەرف کرد لە تاعەتە، نەک لە قسەیە. من زەمانی قسەیە خوا پەنامان بە خۆشمەوە، یعنی حەز ئەکەین قسە بکەین، حەز ئەکەین گوێ بگرین، بەس کردەوە نا. وەرە ئێستا ئێمەوە باسی عوجبمان کرد، ئەبزانین چۆن یعنی ڕیشەکانیشی هەڵەکێشین لە ناخمان، چۆن ئەو عوجبە خۆ بە زلزانی و یا با بڵێن خۆ بە گەورەزانی بەسەر خۆتە لە لای خۆت لە 150کەی خۆت نەکی خەڵک چوە عوجب جەماعەتی 150کەی ئەم برن. باشە تەکەبوری ئەو بەرە 150کەی تر هێرشی کردو. یعنی وەرە بزان چۆن چارەسەری ئەکە، بزانە ئایا ئێستا ئەوە ئێمە باسمان کردەوە، ئیمامی غەزالی بۆی باس کردین، ئەوە ئیبن ڕەجەب ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ ئەوە بۆی کورت کردینەوە هاتە بەردەستمان و جوان ئیبن جەوزی پێش ئەو بۆی کورت کردوینەتەوە ئەو پوخت هاتوۆتە بەردەستمان. ئایا باشە بزانین لە ڕووی عەمەلەوە ئێمە چی ئەکەین؟ ئەگەر نا ئێمە لە ڕووی با بڵێن بەشە زاهیریەکەوە باشە بەر لە ڕووی قسەکانە ئەو زانیمانە ئەتی دەبزانین چی ئەکەین، چۆن ئەتوانین خۆمان کۆنتڕۆڵکەین، چۆن ئەتوانین هەنگاو بنین، چۆن ئەتوانین چاو بکەینەوە، چۆن ئەتوانین تەسکیە نەفسمان بکەین. قسە زۆر ئاسانە. وەرە ئێستا تۆ ماڵێک ئەلەوێ شەڕیان بێ یەک دنیا قسەیان بۆکە ئەوەرە خۆ شەڕە بێ قسە بۆ خۆ بکە، بزانە توانی ناتوانین دنیا لێتێک نێمە لە زەمیانە. خۆی گەورە لە گوناهی هەمومان ببورێ و داوای لێ ئەەکەین، ئەپاڕینەوە ئەناڵێنەوە ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە بە ڕەحم و کەڕەم و بەزەی خۆت خوایگیان ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە و لە گوناهەکانمان ببورە، تو گەورەی خۆت عوجب لە ناخمانە دەربێنە، تەکەبور لە ناخمانە دەربێنە، تەواضوعمان تیا بڕوێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە لەم نەخۆشیە مهلیکانە ڕزگارمان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوایگیان بەخوا ئەگەر نێوچەوانمان نەگری بۆ خێر ئێمە بە هیلاک ئاچین، هەن ئەم ئەنهێنەوە بۆ ڕەحمەتی تۆ، بۆ کەڕەمی تۆ، بۆ بەزەی تۆ، بۆ کەرەمی تۆ، بۆ بەخشندنی تۆ، بۆ بەخشندنی تۆ.
رحمتو بزي خود بسرمان ببارنا ركمان خيا أكرم الأكرمين ضلمان يكخى الرحمن أسودك بزي خود بسرمان ببارنا داما مزرنا يا أكرم الأكرمين داما مزرنا يا أكرم الأكرمين يا ربي خويا عاقبة من خيرك لقناها كان من مبورة يا ربي خويا سر في رأزي أم دنيا أو دنيا مانك خويا لقناه هدايك وباك من مبورة تو قوري خوت خويا لقناه مردو كان من مبورة يا ربي پروردگارا دل من آرامك مال من آرامك غلط من آرامك هر کس من گرفتی که بو چاره سرکه او من بحال و مال داری که او من بمنال منالی پی عطاک او من بمنال منالکانی صالح که او من قرزار قری سرشانی سوک او من نخوش شفای بو بنیره یا ربی خوای جان او من کم رزق رصی حلالی زیاد که او من بکسبی خوای جان درگه کانی خیری لب کرو يا ربي خويا جان او من خيانت كارو خيجي خيان دريا كاني خيري لي بكرو ذهني بهسك يا اكرم الاكرمين يا ربي خويا قبول مانك تو قوري خود قبول مانك خويا بزي خود بسرمان ببارينا يا ربي خويا داوال لي اكين بناوي جواند بصفتي برزي باسمي عظمت اي او كسي سبارد زيناكي وخمانو مالو منالو دايكو باوكو خزمو كسوكارو رفيقو هاولمان هاومو سبارد كربتو يا رب العالمين تو قوري خود إيمان من باريزة لم دنيا يدر من مكب إيمان والنبي لم دنيا يدر من مكب شايت مان والنبي يا ربي خويا صلاوي أما يسيما بقينا في غمري خواه صلى الله عليه وآله وسلم يا ربي خويا جان داوان لي أكن يكيق نوما لخزمتي بينا يا أكرم الأكرمين يا ربي خويا قبول منك خويا قبول منك خويا قبول منك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.